تا گەرمەی بانگەشە لە گفتوگۆ بووینەوەی گفتوگۆکان تاکو بگەینە ئەنجامێکی کۆتایی لە پێناو پێ بانگەشەتەوە بوو هەڵبژاردن تا گەرمەی بانگەشە لە گفتوگۆ بووین لەگەڵ برایانی پارتی دموکراتی کوردستان بانگەشەتەوە بوو هەڵبژاردن تەواو بوو ئێمە وەکوێکی نیشتیمانی کوردستان ئامادەین بۆ دەستپێکردنەوەی گفتوگۆکان تاکو بگەینە ئەنجامێکی کۆتایی لە پێناو پێکەنانی کابینەی داهەمی حکوومەتی هەرێمی کوردستان مەمە لە یەکەم ڕۆژەوە ئەولەوێتی ئێمە بوو کە کابینەیەکمان هەبێ کابینەیەکی نوێ هەبێ و ئێستا شەر لە ئەولەوێتی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ پێکەنانی کابینەی نوێ سەبارەت بە پۆستەکانی عێراق پێم عراقێکی سەربەخۆ هەبێت گەیەکی زۆر گەورەی نێودەوڵەتی هەبێت لە نێوان هەموو ئەو ئێمە هیچ وەکو کوردستان هیچ باشتر بوو لە ئێستا گوزارەکان بەردەوام هەنگاوەکانیان بەرەو پێشتر بەرن بۆ جیهانی یەکێ لەوانە نامۆفازڵە کوردستان پێگەیەکی هیچ وەکو کورد بتوانین بەشکەم ئەتوانین پێگەیەکی عێراقەکە لە بینی ئەربن ئەو وڵامی پرسیارەکانتان بەمەوە هەرەوەیە سوزێ خۆم لە مەوجی هەڵبژاردنم هێشتا مێشکم ئێمە هێشتا من خۆم بەش بە حاڵی خۆم لە مەوجی هەڵبژاردنم هێشتا مێشکم لای هەڵبژاردنە بۆ ئەگەر بکرێتەوە من حازرم بۆی باشە یەکێتی ئەجندای هەیە لەگەڵ هێزە شیعەکانی